ئەمڕۆ تەوەریەکەمی پرۆگراممان باس لە چوارمین کۆنفرانسی نێودەوڵەتی دەکات و هاوکات ئەم کۆنفرانسە کە ماوەی 2 ڕۆژ لە هەڵەبجە بەردەوام دەبێت باس لە سەرچاوە و بەڵگەنامە بیانەکان دەکات. بابەتێکی دیکەی پرۆگرام کە ئەمڕۆ ئامادە بێت باستەوە دەکات کە با بڵێن گەنجێکی کورد دەچێتە سەر بەرزترین لووتکەی کیشوەری ئەفریقا کە بەڕاستی ئەمە جوانەوەی کەم کەس بتوانێت بەم جۆرە شاخەوانیە بتوانێت دەسەر بەرزترین لووتکەی کیشوەری ئەفریقا خۆی ببینێتەوە. ئەمە جگەلەوەی کە لە پەیامێرمان لە ناوچە جیاوازەکانی دیکە چەندین بڕگە و بابەتی ڕۆژمان بۆ باس دەکەن لەگەڵ بوونی چەندین بڕگەی جیاوازی دیکە. دەست دەکەین بە پێشکەشکردنی تەوەری یەکەمی بەرنامە. دیارە تەوەری یەکەمی بەرنامە هەروەکو ئاماژەمان پێدا کە چوارمین کۆنفرانسی نێودەوڵەتی کورد و کوردستانە لە سەرچاو و بەڵگەنامە بیانیەکاندا کە کۆنفرانسەکە لە هەڵەبجە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ڕاستەوخۆ لەسەر ئەو کۆنفرانسە لە هەڵەبجەوە میوانمان دەبێت کە زۆر بەڕێز دکتۆر نەریمان عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی زانستیە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت باس لە ناوەڕۆکی کۆنفرانسەکە بکەیت. بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە خۆی لە چیدا دەبینێتەوە ئەو ناوەڕۆکەی کە کۆنفرانسەکە لە خۆی دەگرێت چییە؟ زۆر سپاس بوویەوە باینتان باش. دیارە ئەمڕۆ زانکۆی هەڵەبجە بە هەمەئەنگی لەگەڵ ڕێکخراوی جەمال نەبەس بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات کۆنفرانسی نێودەوڵەتی کورد و کوردستان لە سەرچاوە بەڵگەنامە بیانیەکاندا ئەنجامەیە کە وەکو جەنابتان فەرمووتان بە ماوەی 2 ڕۆژ ئەمڕۆ سبەینێ بەردەوامە بێ. ئەم کۆنفرانسە بریتە لە پێشکەشکردنی کۆمەڵێک توێژینەوەی گرنگ سەبارەت بە کورد و کوردستان لە سەر جەمبوارەکانی مێژوو کۆمەڵناسی بواری ئاینی بواری ژنان یعنی ژنانی کورد بواری زمان و ئەدەبی کوردی ئەوەی کە بێگانەکان لەسەر کورد نووسیویانە. وەک هەموو لایەک ئەزانین ئەوەندەی کە بێگانەکان ڕەنگە بە درێژایی مێژوو لەسەر کورد نووسی بێتیان و ژمارەیەکی زۆر لە بەڵگەنامە و دیکۆمنت لە ئەرشیفخانەکانی وڵاتانی دنیا بوونیان هەیە ڕەنگە ئەوەی ئەوان نووسی بێتیان ئەوە خۆمان نەمان نووسی بێت لەسەر خۆمان. بۆیە ئەمە پێویستی بەوەیە کە دەستگا زانستیەکان زانکۆکانی کوردستان پێی بەم کارە بەرن و لە چوارچێوەی کۆنفرانسی زانستی لە چوارچێوەی توێژینەوەی زانستی بنکۆڵی هەموو ئەو زانیاریانە بکەن کە ئەچێتە ئەم چوارچێوەیە. ئێمەش لە زانکۆی هەڵەبجە وەکو ئەرکێکی زانستی خۆمان هەستاین بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە بۆ دەرخستنی هەموو ئەو بابەتە وونانەی کە بیانیەکان لەسەر کورد و کوردستان نووسیویان. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی لە کۆنفرانسەکە لەو ماوەیە یاخود لەو 2 ڕۆژەیە چەند پانێڵ ئامادەکراوە یاخود ئەو کەسانێک کە پانێڵەکان پێشکەشەکەن لەسەر چ ئەساسێک لەسەر چ بنەمایە هەڵبژێراون بۆ ئەوەی کە بەشدار بن لە کۆنفرانسەکە؟ دیارە جەنابتان ئەزان کۆنفرانسی زانستی ڕێکاری زانستی خۆی هەیە. ئێمە چەند مانگێک نزیک 6 مانگ لەمەوە پێش بانگازمان کرد بۆ سەرجەم توێژەران لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان کە کۆنفرانسێکی وەهامان هەیە بەم ناونیشانە کێ ئامادەیی تایە بەشدار بێت پوختەمان بۆ بنێرێ. نزیکەی 70 ئەوەنە پوختەمان بۆ هات. لەو پوختانە نزیکەی 37 توێژینەوەمان بۆ هات. لەو 37 توێژینەوەیە 7 توێژینەوەیان دواوەی کە بە ڕێکاری زانستیان ڕۆشتن ڕەفزکران 30 توێژینەوەیان داخڵی کۆنفرانسەکە ئەبن. ئەم توێژینانەی کە داخڵی کۆنفرانسەکە ئەبن لەلایەن 2 مقەیم هەڵسەنگێنراوە 2 هەڵسەنگێنەری زانستی بە بڕوانامەی بەرز و بە پلەی زانستی بەرز هەڵسەنگاندنیان بۆ کە لە چوارچێوە پسپۆڕیانەی کە هەیەە و لە ئەنجامی هەموو ئەو ڕێکارە زانستیانە ئەو توێژینەوانە داخڵی کۆنفرانسەکە بوون لە چوارچێوەی 6 پانێڵ کە ئەمڕۆ سبەینێ هەر پانێڵێک 5 بەڕێز 5 توێژەر توێژینەوەکانیان پێشکەشەکەن توێژینەوەکان پێشکەشەکرێن کە وەک وتمان بریتین لەو بابەتانی کە سەبارەت بە کورد و کوردستانە لە بەڵگەنامە و سەرچاوە بەڵگەنامە بیانیەکانە. توێژەرەکانیش هەنێکیان هی کوردستانن و هەنێکیشان هی دەرەوەی کوردستانن. ئەتوانین بڵین جگەل لە هەرێمی کوردستان و عێراق 6 وڵات یعنی توێژەران لە 6 وڵاتی جیاوازەوە بەشدارن لەم کۆنفرانسایەوە توێژینەوەکانیان پێشکەشەکەن لە هەرێکە لە وڵاتانی ئێران، تورکیا، میسر، ئەڵمانیا، نەمسا، رووسیا. بەو جۆر. زۆر باشە. کەواتە دکتۆر بە شێوەیەکی گشتی توانین بڵێن کە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە چییە بۆ مێژووی کورد بە شێوەیەکی گشتی؟ ئەم جۆرە کۆنفرانسانە زۆر گرنگە
چونکە بریتە لە بەدواداچوونی زانستی بریتە لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هەندێک لەو توێژینەوە توێژینەوەی مەدانین توێژەرەکانوانی کە ئێمە ئاگادار بین زۆر بەوردی توێژینەوەکانیان نووسیوە لە دەرەنجامی هەموو ئەمانەیە کۆمەڵێک زانیاری ون کە پێشتر نەزانرا یاخود پێشتر توێژەران پێی نەگەشتون ئەم توێژەرە نوێیانەکەیان لەم کۆنفرانسا توێژینەوەکانی پێشەشەکەن و دواتر توێژینەوەکان لە گۆڤاری زانکۆی هەڵەبجە بە ژمارەی تایبەت بڵاوە بێتەوە کۆمەڵێکی زۆر لە بابەتی شاراوە سەبارە بە مێژووی کورد سەبارە بە زمانی کوردی سەبارە بە ئەدەبیاتی کورد سەبارە بە جوگرافیای کوردستان سەبارەت بە بوونی هەموو ئەو بەڵگەنامانەی کە لە ئەرشیفخانەکان و لە گۆڤارەکان و لە ڕۆژنامەکانی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپا و ئەوانی تر هەیە هەموو ئەخرێنە ڕوو ئیدی لە دەرەنجامی هەموو ئەمانەیە ئێمە بەوان دەرەکەوێت کە زانیارێکی زۆر لەسەر کورد هەن کە توێژەرەکان لە دەرەنجامی نووسینی توێژینەوەکانیانە ئەیخەنە ڕوو ئەمە هەنگاوێکی باشە بەڵام پێویستی بە بەردەوامی هەیە ئەم کۆنفرانسە پێویستە لە زانکۆکانی تریش بە هەمان شێوە کۆنفرانسی تر ببەسرێ دەستگا زانستیەکان لەم چوارچێوەیە کۆنفرانس ببەستن و لە ڕاستی ئەمە ئەبێ ببێ بە خەمێک کە حکوومەتی هەرێمی کوردستان خەمی لێ بخوا چونکە ئێمە وەکو کورد و ناوچەکەمان وڵاتەکەمان وەکو کوردستان ژمارەیەکی زۆر وەکوتم لە سەرچاوە لە دیکۆمنت هەیە لەسەر کورد لەسەر کوردستان لە نێو هەموو ئەو سەرچاوانی کە لە دەرەوە هەن و هەموو ئەو ئەرشیفخانانی کە لە وڵاتانی دەرەوە بوونیان هەیە بەڵام پێویستیان بەوە هەیە کە توێژەران بچنە ئەوێ و بە مەدانی توێژینەوە بکەن و بنکۆڵی هەموو زانیاریانە بکەن کە هەیە. باشە دکتۆر هەڵبەتە لەم کۆنفرانسەدا چەندین توێژینەوە تایبەت بەلایەنە جیاوازەکانی مێژووی گەلی کورد و کارساتانی بەسەر گەلی کووردا هاتووە باڵین توێژنەوە تایبەت بە ئەدەبی کورد و چەندین بابەتی دیکە دەخرێتە ڕوو ئەم کۆنفرانسە چۆن ئەو دەرفەتە دەدۆزێتەوە دوای تەواوبوونی کۆنفرانسەکە هەوڵ بدرێت ئەم توێژینەوانە و جارێکی دیکە بخرێتە سەر مێژووی کورد ئەم توێژینەوانە تەنها لە چوارچێوەی ئەم کۆنفرانسەدا باز نەکرێت و بێتە هۆکارێکەوەی دوای ئەنجامدانی کۆنفرانسەکە بە جۆرێک لە جۆرەکان لە کتێبخانەکاندا لە ناوەندە ئەکادیمیەکانە دەستمان پێی نەگات. بەڵێ ئێمە وەکو لیژنەی زانستی کۆنفرانس هەموو ئەو ڕاستپاردە و دەرەنجامانی کە لە توێژەران پێیگەشت و لە چوارچێوەی توێژینەوەکانیانە لە دووەم ڕۆژی کۆنفرانسە هەمووی بەخاڵ ئەخەینە ڕوو بۆ بەشداربووانی کۆنفرانس و هەموو ئەەکەین بە پاکێجێک ئاراستەی سەر و خۆمانیەکەین ئاراستەی وەزارەتی خوێندی باڵا و دام و دەستگا معنیەکان یەکەین لە کوردستانە و پێیان ئەڵێن کاری ئێمە کە بریتە لە لێکۆڵینەوە لە توێژینەوە وەگەشتن بەم ئەنجامانە ئێمە ئەرکی سەرشانی خۆمانمان جێبەجێ کردووە ئەمەش ڕاستپاردەکانە تکایە کاری لەسەر بکەن ئیشی لەسەر بکەن بۆی بە هەمومانەوە کە ئەمە پرسێکی نەتەوەیە لە ڕاستیە ئێمە وەکو زانکۆ دام و دەستگاکانی تریش حکوومەتیش دەستگا معنیەکانی تریش وەکو دەستگا وەکو حکوومەت پێویستە هەمومان پێکەوە کار لەسەر ئەم ڕاستپاردە و دەرەنجامانە بکەین وەکو جەناب فەرموود تەنها بریتی نەبێت لە نووسین و لە ئەنجامدانی کۆنفرانس دوای دوو ڕۆژەکە تەواو بێت و ئیتر وەکوی کە هیچ شتێ ڕووی نابێت نەخێر بە پێچەوانەوە پێویستە ئیش لەسەر دەرەنجام و ڕاستپاردەکانی کۆنفرانس بکرێت هەر کەسە لە شوێنی خۆی بەپێی تایبەتمەندی خۆی. زۆر باشەکەواتە دکتۆر بابزانین بە شێوەیەکی گشتی کام بەڵگەنامەیە خو سەرچاوە بیانیانن کە بە شێوەیەکی گشتی باز لە مێژووی کورد هەروەها کوردستانەکە خو زیاتر لە کام وڵاتانەیە توێژینەوە یا خۆ بەڵگەنامەی بیانی هەیە سەبارەت بە کورد و کوردستان. ئەمە توانین بڵێن لە زۆر وڵاتی ئەوروپی و لە ئێران لە تورکیا لە وڵاتانی دەوروبەرمان ژمارەی زۆر لە سەرچاوە لەسەر کوردیان نووسیوە لە ڕاستیە وڵاتانی ئەوروپا بەگشتی و هەروها رووسیا و ئێران و تورکیا و وڵاتانی تر هەندێک وڵات هەبوون کە هەندێک لە توێژەران پیان وا بوو کە ئەم وڵاتە هیچ شتێکی لەسەر کوردستان ئەنجام نەیەوە بەڵام دوای ئەوەی کە توێژینەوە ئەنجام درا دوای ئەوەی کە هەندێک لە توێژەران چوونە ناو ئەرشیفخانەکان و بەڵگەنامەکان و سەرچاوەکانی ئەو وڵاتانە بۆیان دەرکەوت نەخێر ئەم وڵاتانەش هەندێک لە وڵاتانی ئەوروپیش کە ئێمە پێوان وا بوو کە ئەم وڵاتان هیچیان لەسەر کورد نییە بە پێچەوانەوە ئەوانی شتیان لەسەر کورد و لەسەر کوردستان هەیە طبعاً ڕووداوەکانی کوردستان بە درێژایی مێژوو ئەوەی کە جێگەی سەرنجی ئێمە لەم کۆنفرانسا لە مێژووی کۆنەوە یعنی مێژووی پێش زاینەوە سەرچاوە لەسەر کورد هەیە و توێژینەوەمان هەیە لەم کۆنفرانسا
هەتا ئاگاتە مێژووی ناوەڕاست هەتا ئاگاتە مێژووی نوێی هاوچەرخ حتا دوو توێژینەوەمان لەسەر کیمیابارانی هەڵەبجەیە لە ناو سەرچاوە و گۆڤار و ڕۆژنامەکانی یەکێکیان وڵاتی تورکیا یەکیان وڵاتی ئێران کە هەرێکان چەند ڕۆژنامەیەکیان وەرگرتووە. جگەل لەوەی کە کۆمەڵە بابەتی تر هەن لەسەر زمان و ئەدەبی کوردی کۆمەڵە بابەتی کورد تر هەن لەسەر ژنانی کورد کە کاتی خۆی کە ڕۆژهەڵات ناسەکان یاخود بێگانەکان هاتوونەتە ئەم وڵاتە نووسیویانە کۆمەڵە توێژینەوەی ترمانەیە لەسەر بابەتی جوگرافیای کورد بابەتی کۆمەڵزانی و کۆمەڵایەتی کورد چینەکانی کۆمەڵگەی کوردی عشاعری کوردی هۆزەکانی کورد کەسایەتیە کوردیەکان یعنی لەسەر هەر شتێک کە ئێمە پێی پێ نابین یاخود پێی پێبین لە ڕاستیا بێگانەکان لەسەریان نووسیەوە و ئەمە پێویستە هەر هەمومان بە هەندوەری بگرین و توێژینەوەی زانستی لەسەر بکەین. باشە دکتۆر هەڵبەتە لەم کۆنفرانسەدا وەکو خۆشت ئاماژت پێدا کۆمەڵێک لایەنی جیاواز یاخود ئەرشیفی کورد لە چەند ڕوویەکەوە خراوەتە ڕوویەکێک لەوانە وەکو باست کرد تاوانەکان بووە کە دەرهەق بەگەلی کورد کراوە زمان و هاوکات ژنان ئەدەبی کوردی کۆکردنەوەی تەواوی ئەم مێژووی کورد لە ڕووی سیاست و زمان و کللتوری بابڵی کورد و لە هەندێک لایەنی دیکەی جوگرافی کورد لە کۆنفرانسێکدا گرنگەکەی لە چیدا دەبینەوە تەواوی هەموو بابەتەکان بێکجار لە کۆنفرانسێکا خراوەتە ڕوو. بەڵێ تەبەن ئەمە زۆر گرنگە چونکە خستە ڕووی کۆمەڵێ زانیاریە کە پێشتر ئەم زانیاریانە هیچ توێژەرێک و هیچ نووسەرێک پێی نەگەشتووە لەم بوارە جیاوازانە کە زانیاری نوێ لەسەر کورد لێرە لەم کۆنفرانسە بەرەنجامێت بەرهەم دێت ئەمە یەک دوو ڕەنگە ئەمە یەکێک بێت لە هەنگاوەکان ئەگەر نەڵێن هەنگاویە کەمە باڵی یەکێک بێت لە هەنگاوەکان بۆی زانکۆکانی تر دام و دەستگا زانستیەکانی تر دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە لە ڕێکخراوە زانستیەکان کە لە کوردستانە هەن لە دوایم کۆنفرانسەوە ئەکرێت ورتر لەسەر ئەم بابەتانە لێکۆڵینەوە بکەن و کۆنفرانس و بابەتی زانستی ئەنجام بن یاخود چالاکی زانستی ئەنجام بن. ئەکرێت چالاکی زانستی ئەنجام بدرێت لایەن دەستگای زانستی یاخود زانکۆیەکەوە تەنها لەسەر بابەتی ژن بێت لای بێگانەکان ئایا چۆن باز لە ژنی کورد کراوە لای بێگانەکان تەنها باز لە زمان و ئەدەبی کوردی بێ لە لای بێگانەکان چۆن باس کراوە تەنها باز لە ئەو کارە ساتانە بێ ئەو جینۆسایدە بێت کە بەسەر کووردا هاتووە ئەو کیمیابارانی هەڵەبجە یاخود ئەنفال یاخود یەزیدیەکان کە چۆن بێگانەکان باسییان کردووە ئێمە دەرگامان واڵا کردووە لە بەردەم دام و دەستگا زانستیەکانە لە بەردەم توێژەرانە کە بابەتانێکی زۆر هەن کەرەستەی زانستی زۆر هەن بۆی هەر توێژەرێک بێوێت هەر زانکۆیەک بێوێت کە ئەسپی خۆی لەم بوارەیە تاو بدات ئەوە تا کۆمەڵێکی زۆر لە کەرەستە هەیە کەرەستی زانستی هەیە لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەرشیفخانە و مۆزەخانەکان کە هیوادارین دەرگا واڵا بێت لە بەرە توێژەرانی ئێمە بۆی هەرێکەوەی پسپۆڕی خۆی بچنە ئەو وڵاتانە و لەوێ توێژینەوەی مەیدانی بکەن لەسەر ئەو بوارانەی کورد کە بەڕێی ئێمە بوارانێکن کە زۆر زەڕورن و پێویستە هەمومان خەمی لێ بخۆین. کەواتە دکتۆرە توانین بڵێن بیر لەوە کراوەتەوە کە و توێژینەوە زانستیانەی کە هەیە یاخود ئەو توێژینەوە زانستیانەی کە کراوە لەسەر کورد و کوردستان هی بیانیەکانی جەرەوە بهێنرێتەوە کوردستان و بۆی کە وەک پرۆگرام لە زانکۆ پەیمانگاکانە بخوێنرێت؟ خۆی ئەمە هەندێکی باشە بۆ پرۆگرامی زانکۆکان لە ڕاستیە چونکە ئێمە ناتوانین بڵێن ئەم توێژینانە ڕاستەوخۆگەین بە پرۆگرامی ناو زانکۆکان بەڵکوەکرێ بڵێن بە دەرخستنی ئەم دەرەنجامانە یاخود نووسین ئەم توێژینەوانە ئەبنە هەندێکی باش ئەبنە یارمەتی دەرێکی باش بۆ مامۆسانی زانکۆ هەتاوەکو لەوانەکانیانە سوود لەم جۆرە توێژینەوانە وەربگرن و بگەن بە شتی تازە زانستی تازە دەرەنجامی تازە و ئەم زانیارە نوێیانە بهێنن بیکەن بە منهەجی خۆیان و بیان بە خوێندکاران هەتاوەکو خوێندکاران ئاگان لەم زانیاریە نوێیانە بێ نەک هەر لەسەر زانیاری کۆن ئێمەوانەکانی زانکۆ بە تایبەتی بڵێنەوە. باشە دکتۆر هەڵبەتە بابەتێکی دیکە هەیە زۆر جار کە توێژینەوەیەک ئەنجام دەدرێت یاخود هەندێک بەڵگەنامە دەخرێتە ڕوو ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکانە گەر بەراورد بکەی لەگەڵ هەندێک بەڵگەنامەی دیکە جۆرێک دژبەیەکی دروست بە یاخود هەندێک توێژینە و هەندێک بەڵگەنامە جارێکی دیکە دیوێکی گۆڕانکاری لە مێژوودا دروست بکات ئەم توێژینەوانە هیچ دیوێکی گۆڕانکاری لە مێژوودا دروست دەکات؟
تەوانەوە زۆر ڕاستە لە ڕاستیا بابەتە مێژوویەکان بابەتە شوێنەواریەکان حتا هەندێک لە بابەتی ئەدەبی هەندێک کێشە هەیە لە بواری زمانە هەندێک کێشە هەیە لە بواری کۆمەڵایەتیە هەندێک بابەت و مۆزوع هەن لە بوارە جیاوازەکانە ئێمە چۆن بزانین چەند ڕێ هەیە لەسەری ئەم ڕێیان ئەم بۆچوونەیان ڕاستە ئەم بۆچوونیان لاوازە ئەمەیان ڕاز نییە بێگومان بە توێژینەوە بە توێژینەوەی زانستی کاتێک ئەمە ئەڵێن لە ناو ئەم بیر و بۆچوونانەیە لەسەر ئەم بابەتە دیاری کراوە ئەم بۆچوونیان تەواوە ڕاستە ئەوێ بەڵگەمان هەبێ بەڵگەی زانستیمان هەبێ بەڵگەی زانستیش لە دەرەنجامی نووسینی توێژینەوە پەیدا ئەبێ یا لە دەرەنجامی نووسینی هێنانی بەڵگەنامەیەک پەیدا دەبێت کە لە یەکێک لەو ئەرشیفخانە و دیکۆمنتانی کە لە ئەرشیفخانەکانە هەن ئەمە ئیشی کێ ئیشی توێژەرانە لە ڕاستیە بەشێک لە توێژەران پێویستە شتیان بۆ بخولقێنی کاری هاوبەش بکەن لە چوارچێوەی کۆنفرانسی زانستیە لە چوارچێوەی چالاکی زانستیە چالاکە زانستیەکە و ئەو کارە هاوبەشە لە ڕاستیە ئەرکی زانکۆکان و دام و دەستگا زانستیەکانی ئەم وڵاتێ یعنی ئەرکەکان هاوبەشن بەشێکی ئەرکی سەرشانی توێژەرانە بەشێکی ئەرکی سەرشانی زانکۆکانە دوجار هەموو ئەمانە لە خزمەت ئەوەیە کە ئێمە هەموو بگەین بەڕاستی ئەسڵ نووسینی توێژینەوەی زانستی بۆ ئەوەیە کە توێژەر بگات بەڕاستیەک بە حەقیقەتێک ئەو حەقیقەتە لە دەرەنجامان پێگات کە لە دوای ئەوەی بنکۆڵی هەموو زانیاریانەیەکە لە بەڵگەنامەکان لە سەرچاوەکان لە نووسینەکانی ئەوەی کە پەیوەندی بەم بابەتی ئەمەوە هەیە نووسینەکانی بێگانەکان لە چوارچێوەی هەموو ئەمانەیە اینجا ئەمە ئەگەین بەوەی کە بڵین ئەم بۆچوونە ڕاستە ئەم بۆچوونیان هەڵەیە بڵێ لە ناو ئەم کۆنفرانسی ئێمە کۆمەڵی بۆچوونی تازەی تایە کە هەندێک بابەت هەیە یەکلای ئەکرێتەوە لە چوارچێوەی ئەو توێژینەوانی کە لە مای ئەم دوو ڕۆژەیە پێشکەشەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نەریمان عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی زانستی کۆنفرانس دووبارە سپاس بۆ بەڕێستە. زۆر سپاس.